أنا من دوكرم هي ناس أنا ناس بقدن موظفن الآن لباشا من لو باورما بشر هردمري أو أصلا اشتبدوا رجع رحم ولادة بالخاين دكنوا نارن بشكل آمني ئەمە وتەی سەباح سدیق ڕەشید ئاسنگەری دێرینی شاری هەولێرە کە چەندین دەیە دەستی لەگەڵ ئەم ئاسنانەدا نەرم کردووە. سەباح لە یەکێک لە گەڕەکە کۆنەکانی شاری هەولێر دوکانێکی لە ناو ماڵەکەی خۆیدا جیا کردوتەوە و ماوەی نیو سەدەیە بە پیشەی ئاسنگەریەوە خەریکە. وەک خۆی دەڵێت پیشەکەی لە باپیرەوە بۆ ماوەتەوە خۆشی دواکەسە لە بنەماڵەکەیە کە پەرەی بە پیشەکەی داوە. تقریبا 55 سارە لێرەیش دەکەم. دەگەر بابم ئەم وەختی خۆی شاگرد بووین ئەمە هەر لێرە وەختی گوندەکان ئاوەدان دەکرانەوە ئەمە هەر لێرە وشەمان دەکرد. ئەو گوندانە و داسوبی و ڕشتە هەموو لا سیدەکان هەتا لای شەمزینان بالیسان هەتا دەگاتەوە لای عاجیا و ئەو لە هەموو ئیشەکەیان لەکنە منە دێن لە چۆمان ناوپردان ئەمن و بابم لێرە وشەمان دەکرد. تقریبا بامیش لە دەشتێری لێویش 20 ساریشی دەکرد بەخواوە 70 سار. ئەمە بەسە ویشە پیشەمانە و ئیشەیە لە وەلیە تا ئاخیری. ئەم ئاسنگەرە لە دوکانێکی بچووکدا لەسەر شێوازی کۆن لە ڕێگای گەرمکردن بە خەڵووس کەلوپەلە بڕەرەکانی وەک چەقۆ و داس و تەور لەسەر خواستی هاوڵاتیان دروست دەکات و ئاماژە بەوە دەکات کە گۆشتفرۆش و جوتیار لە شێوە دوورەکانەوە سەردانی دەکەن بۆ ئەوەی چەقۆ و تەور و پێداویستەکانی دیکەی لێ بکڕن. لۆ قەسابەکانی ئێرەش لۆ هەولێرێ جێژنەی قوربانی دێن ئەو چەقوانیان لۆ دەکەین ئەوە چەقووە ئی قەسابێ بەس لە مارنجی مخەمەڕیان لۆ دەکەین یعنی ئیشەکەی ما هەمووی دەرەجەیەک نەبێمە ناکەین چکۆ هەموو لە دوور دێن ئەلعان بەس ئیشی بەردی گەورە و شاخشتیوە ئەوانە بەوانە چادەکەن ئەلعان دەوری هەر هەیە پێمە ڕەش بەهاران دەوری هەیە بەس زەمانی قەدیم برێن ئیشی سین و مینوانە نەبوو هەمبانەمان هەبوو لە باتی ئەو مەچینە کارەبایە برێن ئەوە لە لای هەریرەیشمان دەکرد هەنجی دەقاتی ئەلعان هەبوو بەس ئەلعانیش لەو خۆیان بە زیادبی هەر هەیە بە زۆر پێشان نییە. پیشەی هەنجی لە باتی ئەو مەچینەی هەمبانە بوو گادەم پێمان دەگو ئیشمان دەکرد ئانێویش ئاگرێ و هەبەقەوە دوو بەس لە باتی برێن تیشکردنەکەی و جوان کاری تیشکردن برێن ئەلعانەوانە مارنجە یەکسەر کۆسەرە لێدە وەک موسی لێ دەکا پێشترەوە نەبوو بە بڕمەندی تیژمان دەکرد. ئەگەرچی ئێستا تیشکردنەوەی بڕەرەکان لە ڕێگەی ئامێری کۆسەرەوەیە بەڵام بە وتەی وەستا سەباح تیشکەرەوەکانی وەک هەسان و مڕمەند باشتر بوون لە ئامێرەکانی کۆسەرە. وەستا سەباح سدیق وتیشی هەسان بەردێکە لە کوێستانەکان دەست دەکەوت دواتر لە ناو ئاوی سەرروپەی هەڵدەگیرا بۆ ماوەیەکی کەم پاشان بڕەرەکانمان پێ تیژ دەکردەوە هیچ زیانێکی بۆ بڕەرەکان نەبوو بەڵام کۆسەرەوانیە و بەشێکی زیاتری بڕەرەکە کەم دەکاتەوە.